جارێمە لە زانکۆی کۆمارین لە سلێمانی لێرە چەند توێژەرێکی ئەوروپی هێنراون لێرە باسی چارەسەرنوێیەکانی بواری شێرپەنجەکان بەتایبەت چارەسەرکردن لە ڕێگەی تیشکەوە. من بەڕێز دکتۆریوە حەمیدم لەگەڵدایەکە وەکو دکتۆریات حەمید بوورە ئەو وەکو نوێنەری نەخۆشخانەی هیوا لێرێ وەکو پزیشکێکیش دکتۆریات پێمان بڵێ نوێترین و چارەسەرانی کە لێرە خراڕووچی. زۆر سپاس بۆ بەڕێستان، زۆر سپاس بۆ زانکۆی کۆماریش بۆم دەرفەتە. ڕاستەکەی ئەمڕۆ لە زانکۆی کۆمارین چەند پسپۆڕێکیان بان کردووە لە دەرەوە کە باز لە نوێترین چارەسەرەکانی شێرپەنجە بکەن. یەکێ لەو توێژینەوانە کە چۆتە بواری جێبەجێکردنیشەوە لە بنمونە لە وڵاتی ئیتالیا، چارەسەرکردنی شێرپەنجەیە بە شێوازێکی تایبەت کە پێڵەن تیشکدانی ناوەکی، واتە مادەیەک مۆلیکولێک ئێن بە نەخۆشەکە و کە تایبەت بێ بە خانە شێرپەنجەکان و لە ڕێگەی پرۆسەی تیشکدان بێتە هۆی لە ناوبرنی خانە شێرپەنجەیەەکە کە ئەمە ڕێگەیەکی نوێ و بەڵام لە سەرەتای ڕێکێ وەکو پسپۆڕە کە سیمینارەکەی پێشکەش کرد باسی لەوە کرد ئەمە لە ساڵی 2020 لە وڵاتی ئیتالیا بۆ چەند نەخۆشیێک کەوتۆتە جواری جێبەجێکردنەوە، بەڵام ئەوان ئاماژیان بە گرفتی دارایی و ئابووری کرد کە لە ئێستا بەکارهێنانی کەم بۆ تۆ لە بەرەوەی کە تێشوێکی زۆری هەیە، بەڵام یەکێکە لە ڕێگا نوێیەکان بۆ چارەسەرکردنی شێرپەنجە. زۆرترین ئەو ڕێگانەی کە لێرە باسکرا تا چەند لە نەخۆشخانەی هیوایان لە هەرێمی کوردستان بۆ توژبانی شێرپەنجە بەکارێن. ڕاستەکەی لێرە سێ سیمینار بوو، ئەمە کێسا ساکە سێم سیمینارە. یەکەمیان باسی ئەو توێژی ئەو بەکارهێنانە تازەی کرد، بێگومان لە کوردستان و لە عێراقیش و لە زۆری وڵاتانی دراوسێش نییە، ئەمە یعنی ڕێگەیەکی چارەسەری زۆر نوێیە و ئەوەی کە پێشکەش کرا بەڵێ کاریگەریەکی زۆر باشی هەیە و بە نمونە لە نەخۆشی پرۆستاتا باسکرا کە نەخۆشێکە بووە زۆر سوودی لێبینی و بۆتەوەی چاگونی حاڵەتەکەی کە لە کاتێکا زۆر تەشەنەی سند بوو. و ڕێگەی دووەمیان باس لە جۆرێک بەکارهێنانی تیشک کرا، بەڵام ئەوە یعنی لە دنیاشە تا ئێساوی کە پێشکەشی کرد نەگەیشتونە نەتیجەکە سوودێکی زۆری هەبێت لەبەرەوەی سلبیاتەکانی زیاترە و ئەمی ئێستاش کە قساکات ئەم پسپۆڕە باسی چارەسەر بە تیشکەکە بێگومان ئەویان ئەو جۆرێکە لە سنتەری ژیانەوە لە سلێمانی و لە هەولێریشەیە چارەسەر بە تیشکە بێگومان ئەمەش لای خۆمان جێبەجێکرێت و بۆ نەخۆش بەکارێت. هیچ چارەسەرێک باز نەکرا بۆ کەسانێک کە تووشی شێرپەنجە بوون و حاڵەتەکەیان تەشەنەی سندووە، ئایا چارەسەر دەکرێن؟ خۆی ڕاستەکەی لە دنیاە چارەسەری شێرپەنجە بەرەو چارەسەری ورد ئەچێت، پێڵەن تارگە سێرەپی. ئەمیش یەکێ لە ڕێگاکانە کە باسکرا جۆرێکە لە تارگە سێرەپی کە بەکارێت بۆ چارەسەری شێرپەنجە. تارگە سێرەپیەکان ئەوانە کە زۆر وردن لە چارەسەرکردنی شێرپەنجە تایبەتن بە خانە شێرپەنجەکان و هەروەها سربیاتیشیان کەمە، بەڵام ئەوەیە تێشویان زۆرە. چۆن دەتوانن سوودبەند بن لە ئەزمموی ئەم توێژەرانە ئەم دکتۆرانەی کە لە ئیتالیا و لە بریتانیا و لەو شوێنە بێگومان هەموو خولێک یا هەموو سیمینارێکی زانستی کە ئێمە و ستافی نەخۆشخانەی هیوایە هەر ژیان سنتە ژیانەوە بێ شوێنێک بکە بەشدارە بین سوودی لێبینی، لەبەرەوەی ئەمە باسی نوێترین توێژینەوەکانەکات، ئەمە ئاشنامانەکە بە نوێترین زانیارەکان کە لە پرۆسی چارەسەری شێرپەنجە بەکارێت و پێمان ئەڵێت لە جیهانە لە وڵاتە پێشکەوتەکانە گەشتون بە چ قۆناغی چارەسەری شێرپەنجە. زۆر سپاس بۆ بەڕێزشتان. بەڵێ بەزادەمە نوێترین زانیاریەکان بوو لەسەر و سیمینارێکە لە زانکۆی کۆمار لە سلێمانی بەڕێوە دەچێت و باز لەوە دەکرێت چۆن نەخۆشی شێرپەنجە لە ڕێگەی تیشکەوە چارەسەر بکرێت.